لە تێکڕای ململانی سیاسیەکان کەرکووک بەگشتی و کوردی کەرکووک بە تایبەتی باژی گەورەی داوە بە تایبەت ململانی سیاسی نێوان هێزە کوردی باڵادەستەکان لە هەرێمی کوردستاندا کاردانەوەی خراپی لەسەر ڕەوشی کورد هەبووە لە شاری کەرکووک و لە کۆی ئەو ناوچانەی پێوترێ ناوچەی جێناکۆک یا ناوچەی دابڕاو یا ناوچەی کوردستانی دەرەوەی هەرێم کورد بە ئاسانی ناتوانێت ئەم ناوچانە لە ڕێگەی قانون و دەستورەوە کۆنتترۆل بکاتەوە. زەمانێک هاتە پێشەوە ئەم ناوچانە کەوتە ژێر کۆنتترۆلی تەواوی کوردی بەڵام بەداخەوە ململانی سیاسیەکان جارێکی تر هۆکاری ئەوە بوو کە کورد ئەم ناوچانە لە دەست بدات. کوردی کەرکووک گەیشتۆتە ئەو قەناعەتەی کە بە دوای چارەسەری ترا بگەڕێ ینی من خۆم یەکێکم لەو کەسانەی کە بە دوای چارەسەری ترا ئەگەڕێم وێڵم بۆەوەی خاڵی هاوبەش لەگەڵ پێکهاتەکانی ترا بدۆزینەوە قەناعەتی ئەومە یەکێتی و پارتی ناتوانن لە دەرەوەی کەرکووکەوە محافظ فەرز بکەنە سەر کەرکووکەوە محافزێکی کورد بۆ کەرکووکدا بدێن ئەبێ بکەونە گفتوگۆ لەگەڵ پێکهاتەکانی ترا چونکە ئەم شارە ئێمە کورد بووین بە تەنها دەسەڵاتدار بووین ململانەی سیاسیەکان کێشەیان بۆمان دروستەکردی هیچ دەسەڵاتێکمان نییە هیچ پێگەیەکی حکومڕانیمان لەم شارەیان نیە چۆن نتوانین لە شوێنی ترەوە شت فەرزکەینە سەر ئەم شارەیە بە درێژایی ئەم چەند ساڵە هیچ پێکهاتەیەک لەم شارەیە سەقامگیر نەبووە کاتێ دەسەڵات بەدەستی کوردەوە بووە پێکهاتەکانی تر نامرتاح بوونا ئێستا دەسەڵات بەدەست ئەوانە خەڵکی کورد نامرتاحە و لەگەڵ ئەوەی سە دەسەڵاتیان شێ ئێمە چۆن دەسەڵاتمان هەبوو بەردەوام قەلق بووین لە کاردانەوەکانی ئەوان ئەوانش ئێستا کە دەسەڵاتیان هەیە بەردەوام قەلق و لە دڵە ڕاوکێیان لە کاردانەوەی ئێمە و ئەترسن لە ئەنجامەکانە خەڵکی ئەم شارە هەمووی بە کورد بە عەرەب بە تورکمان هەمووی خەڵکێکە هەمووی زۆر ماندوو بوونە لە دۆخە سیاسیەی کە ئەم شارە تێپەڕەبێتیایەوە بەردەوام لەژێر حکمی چەکا بەڕێوە ڕۆیشتووە. داعش لە سنوورەکانی کەرکووک شانە شەکدارەکانیان ماوە وە جوڵە و چالاکیشیان هەیە سەرهەڵدانەوەیان وەکو ناوچە بگرن دەست باوەڕ ناکەم بەڵام زەمینەیان هەیە و حازینەشیان هەیە و خەڵکش هەیە هاوکاریانەکە.